إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکە ئیشەڵڵا. پلە و پێگە و حیکمەتی زەکات. بێگومان ئیسلام زۆر گرنگی داوە بە ڕێکخستنی کۆمەڵگا و پەیوەندیەکانی کۆمەڵگا، و ئیسلام گرنگی داوە بە هاوکاری و تەبایی و پێکەوە ژیانی کۆمەڵگا، بە ڕێکخستنی ژیانی کۆمەڵگا، بەوەی نابێت کە لە ناو کۆمەڵگادا کەسانێک هەبێ کە ژیانیان نەچێتە سەر و زۆر فەقیر و هەژار بن، کەسانێکیش زۆر دەوڵەمەند بن کە هیچ چاویان لێیان نەبێت. لە پێش ئیسلامدا ئەگەر کەسێک قەرزدار باە چەند ساڵێک بۆی نەدرابایەتەوە، دواتر دەیان کرد بە بەندە، لەبەر نەبوونی و هەژاری دەکرا بە بەندە. بەڵام کە ئیسلام هات، نەک هەر نابێ بکرێ بە بەندە، بەڵکو یەکێک لەو کەسانەی کە زەکاتی پێدەدرێ بۆ ئەوەی کە ئازاد بکرێ و خۆی بکڕێتەوە، ئەو کەسانن کە بەندن. ئیسلام هات مرۆڤایەتی ئازاد کرد، کار لەسەر ئەوە دەکا ئینسانەکان ئازاد بن، ئینسانەکان ژیانێکی باش و ڕێکوپێکیان هەبێ. ئەوە چەند فەرقی هەیە لەگەڵ فکرە و بۆچوونەکانی دیکە، لەگەڵ دینەکانی دیکە. لە پێش ئیسلامدا خەڵک دەکرا بە بەندە، بەڵام کە ئیسلام هات، کار لەسەر ئەوە دەکا کە ئینسانەکان ئازاد کات و ئینسانەکان دەبێ ئازاد بن. لە پلە و پێگە و گەورەی زەکات ئەوەیە خوای پەروەردگار کاتێک کە ئینسان قورئان دەکاتەوە لە دوای سوورەتی فاتیحە لە یەکەم لاپەڕی قورئاندا کە خوای گەورە باسی سیفەتی متەقین دەکات، یەکێک لەو سیفەتانەی کە باسییان دەکات خوای گەورە دەفەرمێت: ومما رزقناهم ينفقون. یەکێ لە سیفەتی متەقین ئەوەیە لەو ڕۆزیەی کە خوای پەروەردگار پێیداون لە ڕۆزیەکەیان دەبەخشن، لەو ڕزق و ڕۆزی و ماڵی کە پێیداون خوای گەورە لێی دەبەخشن، چووەکو زەکات بێت، چووەکو سەدەقاتی سنەت بێت. ئەنجا ئەو کەسانە خوا دەفەرمێ: ئولئیکە عەلی هودەن من ربهم وئولئیکە هم المفلحون. ئەوانە لەسەر ڕێنمونی خوای پەروەردگارن، ئەوانە کەسانێکی سەرفەرازن لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا. ئەوە ئیسلام، قورئان ئەوە باسی زەکات و هەروەها باسی بەخشین دەکات. پیغمبر صلی الله علیه و سلم لە فەرمایشتی خۆیان ئاماژەی پێ کردووە، دەفەرمێت: خەمس من جاء بهن مع ئیمان دخل الجنة. دەفەرمێ پێنج شت هەیە، هەر کەسێک لەسەر ئەو پێنج شتە بێت، ئەو پێنج شتە جێبەجێ بکات، لەگەڵ ئیمان بوون بە خوای پەروەردگار و لە ئیمانەوە جێبەجێیان کات، دەفەرمێ ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە. یەکەمیان دەفەرمێ پیغمبر صلی الله علیه و سلم: من حافظ على الصلوات الخمس. هەر کەسێک پارێزگاری بکات لە پێنج نوێژە فەرزەکان، ئەنجە على وضوئهن وركوعهن وسجودهن ومواقتهن. لەسەر ئەو دەست نوێژەی کە دەیگرێت جوان و ڕێکوپێک بگرێت، سوزدە و ڕکوعەکەی جوان و ڕێکوپێک بێت، لە کاتی خۆیدا نوێژەکان کات، ئەوە یەکێکە لە سیفەتی ئەو کەسانەی کە دەچنە بەهەشتەوە.
دوام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وسام رمضان ئەو کەسەی کە ڕەمەزان بە ڕۆژوو بێت و ڕۆژووی مانگە ڕەمەزان بگرێت. سێمیان فەرمووی وحج البەیت ئەگەر کەسێک توانای هەبوو سەردانی ماڵی خوای پەروەردگار و حەج کات. چوارەمیان وأعطى الزكاة طيبة بها نفسه ئەوە محەلی شاهیدی ئێمەیە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەو ماڵەی کە خوای پەروەردگار پێی داوە زەکاتی لێ بدات، بەڵام لە دڵەوە زەکات بدات، سوێی لە دوو زەکاتەکە نەبێ، دڵی بە ماڵەکەیەوە نەبێ کە دەیداوا بزانێت کە لە دڵی خۆی دەکاتەوە. زۆر بە دڵێکی ئاسوودە بە ڕەحابەتی سەدر و دڵێکی کراوە ئەو ماڵەی کە خوای گەورە پێی داوە زەکاتی لێ بدات. پێنجەمیان پێغەمبەر فەرمووی وأدى الأمانة و ئەو کەسەی کە ئەمانەت بگێنیتە شوێنی خۆی و ئەمانەتێکی کە لەلایەتی بیداتەوە و خیانەت لە ئەمانەتدا نەکات. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو پێنجە جێبەجێ بکات لەسەر ئەو پێنجە بێت، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەچێتە باشتەوە. یەکێک لەوانە زەکاتدانە کە ئینسان لە دڵەوە زەکات بدات. ئەوە ئیسلامە کە بەو شێوازەیە حیسابی بۆ زەکات کردووە و باسی پلە و پێگە و گەورەی زەکات دەکات. بۆیە زەکاتدان یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام. دەبێ ئینسان کەسێک کە ماڵی پێدا خوای پەروەردگار زەکاتی لێ بدات. ئەو کەسەی کە زەکات دەدا نابێ پێی وابێ کە پارەیەکە و زیادە دەیدات و هەروەها دڵی لە دووی بێت. دەبێ بڵێ خوای پەروەردگار بەسەری کردومەوە، دیارە من کە زەکات دەدەم ماڵم هەیە بۆیە زەکات دەدەم. ئەی زۆر کەس هەیە ئێستا پێی خۆشە زەکات بدات، ماڵ و سامانی هەبێ زەکاتی لێ دەرکا بەڵام نیەتی. دەی ئەتۆ کە ماڵت هەیە خوای گەورە ماڵی پێداوی بڵێ دیارە من کە زەکات دەدەم دیارە ماڵ و سامانم هەیە بۆیە زەکات دەدەم. زۆر بە دڵێکی خۆشحاڵیەوە، زۆر بە ڕەحابەتی سەدرەوە ئەو زەکاتەیە بدات. ئەوە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام. ئەو زەکاتە زۆر حکمت و سوودی تێدان بۆ کۆمەڵگا. یەکەم لە حکمت و سوودەکانی زەکات ئەوەیە ئینسان دڵ و دەرونی بەو زەکاتەیە پاک دەبێتەوە، ڕزگاری دەبێت لە ڕەزیلی و چروکی. ئەوەیە ئینسان دڵ و دەرونی تەزکیە دەبێت. خوای پەروەردگار کە باسی دەکات دەفەرمێت خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم صدقە و زەکات لە ماڵەکەیان وەربگرە، بەهۆی ئەو زەکات دانەیە ئینسانەکان پاک دەبنەوە، دڵ و دەرونیان پاک دەبێتەوە، دڵیان تەزکیە دەبێت، ئینسانەکان لە گوناه و تاوان پاک دەبنەوە، دڵیان پاک دەبێتەوە و هەروەها دڵیان سەخاوەتی تێدەکەوێت، تووشی سەخاوەت دەبن و لە ڕەزیلی و چروکی ڕزگاریان دەبێت. خوای گەورە دەفەرمێت ومن یوق شح نفسه فأولئک هم المفلحون. بەڕاستی هەر کەسێک خۆی بپارێزێت لە چروکی و ڕەزیلی ئەو جۆرە کەسانە کەسانێکی سەرفرازن. ئینسان وەختێک زەکات دەدات زۆر دڵی خۆش دەبێت کە هاوکاری کەسێکی کردووە و ڕزگاری دەبێت لە ڕەزیلی و هەروەها دڵ و دەرونیشی پاک دەبێتەوە. دووهەم لە حکمەتەکانی زەکاتدان ئینسان ماڵەکەی زیاد دەکات و گەشە دەکات و هەروەها ماڵەکەی پاک دەبێتەوە. زەکات لە زمانەوانیدا یعنی زیادە و گەش و نوما، یعنی ئەو ماڵەی تۆ پاک دەبێتەوە و گەشە دەکات ئەگەر زەکاتی لێ دەربکرێت. خوای گەورە دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه. بزانن ئەی ئینسانەکان ئێوە هەر شتێ ببەخشن لە پێناوی خوای پەروەردگاردا خوای گەورە بۆتان دەخاتەوە شوێنی، چونکە خوای پەروەردگار وهو خەیر الرازقین چاکترین ڕۆزی دەرە کە ڕۆزی ئینسانەکان دەدات. ئەگەر ئێوە شتێک ببەخشن خوای پەروەردگار بۆتان دەخاتەوە شوێنی. لە فەرمایشتی قودسیدا خوای پەروەردگار دەفەرمێت يا ابن آدم أنفق عليك. ئەینەوەی ئادەم ببەخشە خوای پەروەردگار پێت دەبەخشێت. لە بەرامبەر ئەوەدا کە دەبەخشی خوای پەروەردگار ماڵەکەت زیاد دەکات و هەروەها ماڵ و سامانت پێ دەبەخشێت. سێهەم لە حکمەتەکانی زەکاتدان وەختە ئینسان زەکات دەدات یەکێ لە سیفەتی ئینسانی ئیمانداری ڕاستەقینەی تێدا دێتە ژێ. خوای پەروەردگار وەختێک باسی سیفەتی ئینسانی ئیماندارمان بۆ دەکات، ئیماندارێکی ڕاست و دروست و کامڵ و تەواو یەکێک لە سیفەتەکانی بریتیە لە زەکاتدان. خوای گەورە کە دەفەرمێت
إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. خواهی گەورە کە باسییان دەکا ئیمانداران إنما المؤمنون، ئیمانداران هەر ئەو کەسانن کە خاوەنی ئەو سیفەتانن. ئەنجا کە باسییان دەکات ئەو کەسانەی کە ناوی خوای پەروەردگار دەبرێت دڵیان دەلەرزێت، ئاەتەکانی خوای گەورە دەبیستن، ئیمانیان زیاد دەکات، تەوەکولیان لەسەر خوای پەروەردگار هەیە. الذين يقيمون الصلاة، نوێژ دەکەن ئەنجا ومما رزقناهم ينفقون، یەکێک لە سیفەتەکانیان ئەوەیە کە زەکات دەدەن لەو ماڵەی کە خوای پەروەردگار پێی داون. جا خوای گەورە دەربارەی ئەو کەسانە دەفەرمێ ئولائیکە هم المؤمنون حقا، ئەوانە ئیمانداری ڕاست و تەواو و دروستن کە خاوەنی ئەو سیفەتانن، کە یەکێک لە سیفەتەکان ئەوەیە کە زەکات دەردەکەن لەو ماڵەی کە خوای پەروەردگار پێی داون. ئولائیکە هم المؤمنون حقا، ئەوانە ئیمانداری ڕاست و دروستن کە خاوەنی ئەو سیفەتانن. ئەنجا لەهم دەڕەجات عند ربهم، چیان بۆ هەیە؟ پلە و پایەی بەرزیان بۆ هەیە لە لای خوای پەروەردگار، ومەغفرە، و لێخۆشبوونی خوای پەروەردگاریشان بۆ هەیە، وەرزق کەریم، ڕزق و ڕۆزیەکی زۆر چاک و پاک و ڕێک و پێکیشان هەیە لە لای خوای پەروەردگار. ئەو کەسانەی کە زەکات دەدەن خاوەنی ئەو سیفەتانن، ئەوە پاداشتیانە. سیفەتی ئینسانی ئیمانداری ڕاستەقینەیان تێدا دێتە جێ، خوای پەروەردگاریش پلەیان بەرز دەکاتەوە و هەروەها لێیان خۆش دەبێ و ڕزق و ڕۆزیەکی چاک و ڕێک و پێکیشیان دەدات. چوارەم لە حکمەتەکانی زەکاتدان پەیوەندی نێوان هەژار و دەوڵەمەند خۆش دەکات، خۆشەویستی دروست دەکات لە بینی هەژار و فەقیردا. ئەگەر کەسێک هەژار بێت، جاری وهەیە حەسادەت بە ماڵی ئینسانی دەوڵەمەندەوە دەبات، بەڵام کە زەکاتی پێدەدا، بڕێک پارەی پێدەدا، وای لێ دەکات کە ئەم حەسادەتە نەمێنێت، وای لێ دەکات کە لە نێوانیاندا خۆشەویستی دروست ببێت، ڕەحم و بەزەیی دروست ببێت، وای لێ دەکات کە ئینسان دڵی بکرێتەوە. ئەو کەسەی کە هەژار و فەقیرە دوعای خێرت بۆ بکات، ڕەم بێ زۆر جاران کەسێک کە دوعات بۆ دەکات بە دڵ بۆ دەپاڕێتەوە، هەر ئەو دوعایە وا بکە کە ئەتوو بپارێزێ و ماڵ و سامانەکەشت بپارێزێت. پەیوەندی نێوان فەقیر و هەژار پتە دەکات، ڕەحم و بەزەییان لە نێواندا دروست دەکات. ئەوانە هەمووی بریتیە لە حکمەتی زەکاتدان کە هەمووی بۆ ئێمە لە دنیا و لە قیامەت ئینسان سوودی لێ دەبینێ و سوودی بۆ کۆمەلگا هەیە. ئەو کەسەی کە زەکات نادات، سزایەکی زۆر قورسی هەیە خوا پەناماندات لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا. لە دنیادا سزای ئەو کەسە چییە کە زەکات نادا؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی کردە مهاجیرەکان ڕۆژێکیان لە فەرمایشتێکدا فەرمووی خەمسون ئیذا بتولیتم، ئاگادار بن پێنج شت هەیە خۆتان بپارێزن، یاخۆ دوعای کردووە پێغەمبەر کە تووشی نەبن، چونکە ئەو پێنجە پێنج سزای زۆر قڕز لەگەڵ خۆیدا دێنێ خوا پەناماندات. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لم يمنع قوم زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء. هر قومك هر قليك هر كسانك زكاة درنكن لمالو سامانكيان بارانيان بونا بارد لآسمانوا أجر آجل كان نبوان پیغمبر فرمی صلی الله علیه وسلم خوای پروردگار هر بارانی نده بارد بویان. ئەوە سزای دنیاییە، قات و قڕی پەیدا دەبێت، گرانی پەیدا دەبێت، بێبارانی پەیدا دەبێت کە باران نەباری مانای وایە ڕزق و ڕۆزی کەم دەبێتەوە، مانای وایە زراعەت نامێنێت، دەغڵ و دان نامێنێت، کەواتە ئەو کاتەیە گرانی پەیدا دەبێت. ئەنجا لە قیامەتدا خوای گەورە کە باسی سزای ئەو کەسانەمان بۆ دەکا کە زەکات نادەن دەفەرمێت والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله. أو كساني كمال وسامان وسريك دنين هر كوي دكن وزكاتي لدرناكن لبناوي خواي قوردان ناي بخشن خواد فرمي فبشرهم بعذاب أليم. سزاي چيان مجدي چيان بيبدا سزاي كي زور بإيش خواه بناماندات. يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم. أو روجش كروجي قيامته إخوة پناماندات بوزي روزي وككاتي خوي پار آسن بوا أو پاريا
گەرم دەکرێت بە ئاگری جەهەنەم، ئەنجا ناوچاوان و لاتەنشت و پشتیان پێداغ دەکرێت. هەر بەو پارە و سامانە کە ئینسان لە دنیادا خۆی لەسەر عەیبدار و گوناهبار دەکات، کە ئینسان جاری وهەیە دڵی چەند کەسی لەسەر دێشێنێت، بەڵام لەوێدا سوور دەکرێتەوە بە ئاگری دۆزەخ و ئەو کەسەی پێداغ دەکرێت خوا پەناماندات. ئەنجا هذا ما كنزتم لأنفسكم، پێیان دەگوترێکا کە ئەوە گەنجینەکەتانە کە بۆ خۆتان هەر کۆتان دەکردەوە و هەڵتان دەگرت، فەقیرتان نەدەناسی و زەکاتان نەدەدا، ئەوە گەنجینەکەتانە ئێستا پێی سزا دەدرێن. فذوقوا ما كنتم تكنزون، دەی ئێستا بچێژن سزای ئەوەی کە کۆتان دەکردەوە لە دنیادا، ئەوە سامانەکەتانە کە ئێستا پێی سزا دەدرێن. ئینسان لە دنیادا چەند دڵی بەو ماڵە خۆشە، جاری وهەیە خۆی تووشی معاملەی حەرام دەکات، جاری وهەیە چەندین سوێندی لەسەر دەخوات، جاری وهەیە دڵی چەندین کەسی لەسەر دێشێنێت. ئەو ماڵ و سامانە ئەگەر لە پێناوی خوای گەورەدا نەیبەخشی، زەکاتی لێ دەرنەکەی، حەق و مافی هەژاران دەرنەکەی، هەر بەو ماڵە لە قیامەتدا سزا دەدرێ. ئەو ماڵە لە قیامەتێدا سەرت دەخوا کاکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی خۆیدا کە لە صحیحی بوخاریدا هاتووە باسی سزای ئەو کەسانە دەکات کە زەکات نادەن. دەفەرمێت من آتاه الله مالا فلم يؤدي زكاته، خوای پەروەردگار ماڵ و سامان بە هەر کەسێک بدات، ئەو کەسە زەکاتی لێ دەرنەکە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو ماڵ و سامانە دەبێتە مارێکی گەورە و هەژدیهایەک کە باسی دەکات مارێکی سەرکەچەڵەکە، دوو خاڵی سپی لە ناوچاوانیدا هەیە. سەری تۆزێک سپیە نیشانەی ئەوەیە کە ژەهرێکی زۆر کاریگەری هەیە و زۆری پێوەداوە و ژەهری ڕشتووە، یعنی مارێکی زۆر خەتەرناکە خوا پەناماندات. دەفەرمێ ئەو مارە لە ملی ئەو کەسە دەهاڵێت کە زەکاتی نەداوە، ئەنجا شەوێلەگەکانی دەگرێت. ئەو ماڵ و سامانەکەتە، ئەنجا پێت دەڵێت ئەو مارە بە زمانی حاڵ بەو کەسەیە دەڵێت ئەنە مالوکە ئەنە کەنزوک، ئەمن ماڵەکەی تۆم و گەنجینەکەی تۆم کە لە دنیادا هەر هەڵت دەگرت و هەر خەزنە دەکرد، حەق و مافی هەژاران دێنە دەدا. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەبێتە ئەو مارە خەتەرناک و ئەو مارە ئەو هەژدیها ترسناکە لە ملی ئەو کەسە دەئاڵێ و شێوێلەگەکانی دەگرێ، ئەنجا ئەزیەت و ئازاری دەدا و پێی دەڵێ من ماڵەکەی تۆم، ئەمن گەنجینەکەی تۆم. لەوێدا ئاوە ئینسان سزا دەدرێ خوا پەناماندات. دەی موسڵمان کاتی ئەوە نییە بە خۆت دابچیەوە، هەر بەو ماڵەی کە لە دنیادا ئەوەندە دڵت پێی خۆشە، هەر لەوێدا بە ماڵەکەی خۆت سزا دەدرێ. ئەو ماڵەی کە جاری وا هەیە دڵی چەندین کەسی لەسەر دەیەشێنی، چەندین جار خۆت تووشی عەیبداری و گوناهباری دەکەی لەسەر ئەو ماڵە، بەڵام ئەگەر وریانە بێ هەر ماڵەکەی خۆت بۆت دەبێتە ئاگر و لە قیامەتێدا ئینسان پێی سزا دەدرێت. خوای پەروەردگار هەموو لایەکی پەنا بدات. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بەڕێزان ئەوەمان پێ دەڵێت ئەی ئینسان خوای پەروەردگار کە ماڵ و سامانی پێدای چاکەی لەگەڵدا کردی، ئەتۆش چاکەکار بە، لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار شوکرانە بژێر بە، لە بەرامبەر چاکەی ماڵ و سامانێک کە خوا پێی داوی کە زۆر کەس حەز دەکا هەی بێ بەڵام نیەتی، ئەتۆش ئینسانێکی چاکەکار بە. وەختێک ماڵت هەیە سامانت هەیە، مەڵێکا کە من جا چۆن دەبێ ئەو هەموو پارەیە بدەمە زەکات، دڵت بە زەکاتەکەوە نەبێت، بڵێ دیارە من ماڵم هەیە بۆیە زەکات دەدەم، خوای گەورە بەسەری کردومەوە ماڵی پێداوم بۆیە زەکات دەدەم. ئەی زۆر کەس پێی خۆشە کە ماڵی هەبێ زەکاتی لێ بدا بەڵام نیەتی، لە یەک دەفتەر 2 وەرەقە و نیو زەکاتە. ئینسانێک یەک دەفتەری هەبێ دڵی بە 2 وەرەقە و نیوە بێت، کە دەڵێن پیاوێک ئەوەندە ماڵ و سامانی هەبووە 40 دەفتەر زەکاتی بووە، 40 دەفتەر زەکات. ئەنجا وەختی حیسابی کردووە گوتوێتی کە حەکە جات چۆن دەبێت 40 دەفتەر بدەمە زەکات، بەخوا گەلێک زۆرە، نایدەم بەخوا بیخەنەوە گەڵ پارەکەی. تۆرە حیسابی ئەو هەموو ماڵ و سامانە نەکەی، خوا پەیداوی حیسابی ئەوە بکەی کە 40 دەفتەر زەکاتت هەیە، ئەی دەبێت چەند 100 دەفتەرت هەبێت. 40 دەفتەر زەکات 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 40 دەفت
لەبەرەوە خی گەورە چاکەی لەگەڵدا کردی ماڵی پێدای ئەتۆش ئینسانێکی چاکەکار بە زۆر بە دڵێکی فەڕاح زۆر بە ڕەحابەتی سەدرەوە ئەو زەکاتێ بدە چاکەکار بە لە بەرامبەر ناز و نیعمەتی خی پەروەردگاردا. ئەنجا ئەی ئینسان بۆ ماڵی دنیا خۆت عەیبدار و گوناهبار مەکە، چونکە هەر ئەو ماڵی کە ئینسان جاری وهەیە خۆی بۆ عەیبدار دەکات لە قیامەتێدا دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان پێی سزا بدرێت. خی گەورە پەنامان بدات. ئەی ئینسان وەریا بە ماڵ و سامان لە قیامەتێدا دوو پرسیاری لەسرە. بە ئینسان دەڵێن ئەو ماڵ و سامانەت لەکوێ و چۆن پەیدا کرد و ئەو ماڵ و سامانەت چۆن خەرج کرد. وەریا بە ماڵ و سامان دوو پرسیاری لەسرە. ئەگەر ئینسان وەریانە بێت لەو دنیادا هەر ئەو ماڵی کە هەیەی بۆی دەبێتە مای سزا خوا پەناماندا. دوعا دەکەین و دەپاڕینەوە خی پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت لە هەموو لایەکمان خۆش بێ. یا ڕەبی خوایە گیان هەر کەسێک کە ماڵ و سامانت پێی داوە بەرەکەتی بۆ تێبخەی. خوایە دڵی وا لێ بکەی کە لەو مانگەیەدا بەزەیی بە فەقیر و هەژاراندا بێتەوە، زەکات و حەق و مافی هەژارانی لێ دەرکات، سەدەقاتی لێ دەرکات، خێر و خێراتی پێ بکات. یا ڕەبی خوایە گیان ئەوانەی کە ماڵت پێداون لە بەرامبەر ئەو ماڵ و سامانەدا وامان لێ بکەی وان لێ بکەی کە ئەو کەسانت چاکەکار بن، دڵیان کراوە و سەخاوەتیان هەبێ لە بەرامبەر هەژاراندا. بەرەکەت بخەیە سەرۆت و سامانی هەموو موسڵمانان. یا ڕەبی خوایە گیان ئەوەی کە نیەتی لەو مانگەیەدا دەرگای ڕەحمەتی خۆتی بۆ بکەیەوە. یا ڕەبی خوایە گیان هاوکاری بکەی. یا ڕەبی خوایە گیان بەزەیت پەیدا بێتەوە. یا ڕەبی خوایە گیان ئەوەی کە نەخۆشە لەو مانگەیەدا دوعا دەکەین خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی شیفای بەخێری بۆ بنێری. خوایە دەروی خێر لە هەموو موسڵمانان بکەیەوە. ئەو کەسەی کە نەخۆشە شیفای بدەی، ئەو کەسەی کە قەرزدارە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی قەرزەکانی بۆ بدەیەوە و دەرگای ڕەحمەتی خۆتی بۆ بکەیەوە لەو مانگە پیرۆزەدا. دڵی موسڵمانانی بۆ نەرم بکەی، هاوکاری بکەی و دەروی خێری لێ بکەیەوە. خوایە هەر کەسێک کە ناخۆشی و ناڕەحەتی و دڵتنبوونێکی هەیە یا ڕەبی خوایە گیان دڵی بە نووری ئیمان و ئیسلامەتی فەڕاح و خۆشکەی. یا ڕەبی خوایە گیان خۆشحاڵی بکەی. یا ڕەبی خوایە لەو مانگەیەدا هەمومان خۆشحاڵکەی لە دنیادا بەختەوەرمانکەی و لە قیامەتیشدا سەرفرازمانکەی. خوایە بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوە بمان برێنی عیبادەتی ئەو مانگە پیرۆزەیەمان لێ قبوڵکەی. بتوانین لەو مانگەیەدا یەکێک بین لەو کەسانەی کە ئەتۆ لێیان خۆش دەبی. خوایە بە ڕەحم و بەزەی خۆت ئەتۆش قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومانکەی، هەموومان بەیەکەوە بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆت شادکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.